وەرزی زستان کۆتاییات، بەڵام هێشتا بەرمیلەکان لە ڕیزەکاندا لا نەبراون. بەشێکی زۆر لە وڵاتیان هەڵەبجە هێشتا نەوتی 3 ساڵ و 4 ساڵی ڕابردوویان وەرنەگرتووە. هاوڵاتیان دەڵێن هەرێمی کوردستان خاوەنی نەوت و سوتەمەنی زۆرە، بەڵام بە پاراش پێمان نادرێت. ئەوە زستان و سەرما و سۆڵەمان بەکڕینی نەوت لە بازاردا بەسەر برد و بەرمیلەکانش لەسەرەی وەرگرتنی نەوتدا ژەنگلەی داون. ئەم بەرمیلانە ئەمە بۆ 4 ساڵەچێ یەت لێرە دانرێ بەبێ هیچ ئیسفادەیەک. خۆمان ساحێبی نەوتین، کانزا، غاز، بانزین، کەچی ئەوەش حاڵەکەمانە. ئەوە تا ئەو لەسەر بەرمیلەکان وەسەب لە بێونەوتیا. ئەوە تقریبان 3 ساڵ 4 ساڵە بێ سەرەی هەڵەبجە هاتووە و ناینێرن نەوتەکە. خەڵکیش لە بێ سوتەمەنیا لە بێ نەوتیا ڕۆکاتە کارەباکەش نادەن. ئەوەش حاڵی میلەتەکەیە. لە 2016 نەوتم وەرنەگرتووە، ئەو 2023 لەوەدەی بۆ بە سەرێبایی نەوتم وەرنەگرتووە. بەس نەوتەکەی خۆمان بە پارش ناماندنەوە، هەر بە پارە. کە کوردستانەوەی پڕە لە سامانی سروشتی، پڕە لە نەوت و پڕە لە سوتەمەنیە، بە پارش ناماندنی. حکوومەت 4 ساڵە بەشەنەوتی بە بەشێک لە وڵاتیان نەداوە، هەرچەندە هەموو ساڵێک لە ئاویندا بانگەشەی پلانی دابەشکردنی نەوت دەکات، کەچی کات دەگاتە بەهار و ئەو پلانە جێبەجێ ناکرێت. بەڵام بەو هیوایی هاوینیش بێت نەوتەکە وەربگرن و لە زستانی داهاتوو بەکاری بێنن. هاوڵاتیان هەر بەرمیلەکانیان لەسەردا دەهێڵنەوە. تازە نەوتە بێت و نەبێت بۆ ئیسفادەیەکی نەما لەبەرەوەی وەرزی سەرما تەواو بوو. ئەگەر بدرایە خۆ زۆر باش بوو، بەس بە حەقەدەمە خۆشمان وەرمان نەگرتووە. وەڵای خۆ تازە نەدراوە، بەس ئەگەر بدرێک شتێکی زۆر باشە لەبەرەوەی قەیچێکە تۆ ئێستا من بەرمیلم هەیە لە ماڵە خاڵیە، ئەگەر ئێستاش بێت وەریگرم قەیچێکە خۆ نەوت شتێک نییە خراپێت با زستان مەسرەفیکەم. دەنەکۆرە تازە نەوتم بۆ چییە؟ نەوت ئێستا هێز ئیسفادەیەکی نییە، مەگەر هەڵیگرینەوە بۆ ساڵێکە یا عومەر خۆ گەورێت تا ساڵێکە بمێنین. بە کۆتاییاتنی وەرزی زستان و سەرما لە بازاردا بەرمیلێک نەوت بۆ خوارد 200,000 دینار دابەزیوە. لە زستاندا هێندە نرخەکەی بەرز بووەوە وڵاتی توانای کڕینی نەبوو. حکوومەتی شتا ئێستانەی توانیوە ساڵانە بەرمیلێک نەوت بە نرخێکی گرانیش بێت دابش بکات. ئێستا بەرمیلەکان دوای چەند مانگ هێشتا هەر لەسەردان، بەڵام ماسۆی پێدانی بەشە نەوت دیار نییە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.